جوانە هونەرمەندێکی شاری سلێمانیە و لەسەر ئامێری درومانەکەی سەرقاڵی کارێکی جیاوازە. ئەو لە جێی فڕێدانی جلوبەرگە کۆنەکان پارچەکان کۆ دەکاتەوە و لە پرۆسەی بەکارهێنانەوەدا جلوبەرگی نوێ بە دیزایانی نوێ بەرهەم دەهێنێت. نزیکی 4 ساڵێک ئەبێ ئەو ئیشە بۆ خۆم ئەەکەم بۆ جلوبەرگی خۆم و ماڵەوەی کەمیا بۆ هاوڕەکانم بەشێک لە هاوڕەکانم ئەو ئیشەمە کرد شتمەکێکیان تێکە چوو یا جلوبەرگێکیان تێکە چوو بە پێڵاو بە جانتا هەشتێکی تر وایە یان هێنا بۆ من بۆەوەی بۆیان دەستکاری بکەمەوە یا شتێکی تریتیا بەکاربێنم بۆی ئەو بەشە خراپی بشارینەوە. جوانە لە ئێستادا لەسەر داوای کەسەکان بە پارچە و مادەی جیاواز و بە دیزایانی جیاواز جلوبەرگەکان دەگۆڕێت و تێکەڵی جلوبەرگە کۆنەکانیان دەکات. ئێمە تەوان وەکو هەموو قماشێک ئیش لەسەر هەموو قماشێک ئەەکەین عادەتەن ئیش لەسەر پێڵاویش ئەەکەم ئیش لەسەر جانتاش ئەەکەم بەڵام ئەوەی کە زۆر هەست ئەەکەم لە ناو ئیشەکانی منە زیاتر دەرئەکەوێت دەستکاری کراوە کابۆیە ئیشێکی زۆری کابۆمان هەیە کە دەستکاری کراوە بەڵام بەعام هەموو قماشەکان دەوری خۆی هەیە هەموو قماشەکان دەستکاری ئەەکەین چکە بە پێی وەرزەکانیش ئێمە هەنێ قماشمان هەیە بۆ وەرزی جیاوازە بە ئیشمان لەسەر کردو بەردەوامیشین. بە گوێرەی داتاکان دوای کەرتینەوت کەرتی جلوبەرگ لە جیهاندا زۆرترین زیانی بە ژینگە گەیاندووە و جوانە دەیەوێت لە ڕێگەی ئەم کارەیەوە هۆشیاری دروست بکات کە چیدی خەڵک تاکو دەتوانن جلوبەرگەکانیان فڕێنەدەن و سوودیان لێوەرگرنەوە. جلوبەرگیش ئەم فابریکانەش جلوبەرگی ژێکێکی ترە لەو مەترسیانەی تر بۆ سەر زەوی کە ڕۆژانە بەهۆی بەرهەمهێنانی شمەکی تازە بەهۆی بەرهەمهێنانی جلوبەرگی تازە بەهۆی فڕێیانیانەوە لە بەرنەکردنیانەوە زەوی دیسانەوە مەترس لە سوچێکی ترەوە مەترسیەتە سەرجا ئێمە سەرنجێکی زۆرمان لەسەر ئەوەیە کە کەسەکانی دەوروبەرمان لەسەر ئەوە ڕابێنین کەسەکانی دەوروبەرمان ئەو بخینە مێشکیانەوە کە ئەکرێ هەر شتێکی کۆن بووە شتێکی کڕی کە حەزی نەکرد لە بەریکە بیگۆڕێ بۆ فڕێی بایانی بۆ ئەو زەرەرە بە ژینگە بگەێنێ ئێمە سەرنجمان لەسەر ئەوەیە. ئەو لە ئێستادا لە سەرەتای گۆڕینی ئەم کارەیەتی بۆ بازرگانیەکی بچووک تا ببێتە سەرچاوەیەکی داهات و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕێکلام بۆ بەرهەمەکانی دەکات و خەڵکی لە گرنگی پاراستنی ژینگە ئاگادار دەکاتەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.